ئاوکێشەیەک بۆ تێگەیشتن لە ساختە هەواڵ. ئاو لە هایدرۆجین و ئۆکسجین پێکهاتووە. سیمبولی پێکهاتەکەی H2O-یە، زیاتر لە 60% جەستەی مرۆڤی پێکهێناوە. لە 92 خوێنی مرۆڤ ئاوە، لە 75 مێشکمان ئاوە. بەڵام لە زۆر شوێنی دنیا ئاو ژەهراوی بووە. کەمتر لە 100% ئاوی جیهان بە کەڵکی خواردنەوە دێت. تەنها دەتوانیت لە ئاوی بوتڵ دڵنیابیت بۆ خواردنەوە. توێژەران پێشنیازی بەکارهێنانی ئاوی بوتڵ دەکەن. خۆشیان زۆربەیان ئاوی بوتڵ بەکاردەهێنن. وای دابنێ ئەمە ڕیکلامی کۆمپانیایەکی ئاوی بوتڵ بوو. لێرەدا کۆمپانیاکە بۆ بەلاڕێدابردنی وەرگر و بەکاربەر بۆ زیادکردنی فرۆش و قازانج زانیاری گشتی، زانستی، تەندروستی، ترس و ناوی توێژەران بەکاردەهێنێت. هەرچەندە زانیاریەکانی کۆمپانیاکە ڕاست بن، بەڵام شێوازی ڕێخستنیان ناڕاستەوخۆ پێمان دەڵێت ئەگەر ئاوی بوتڵ بەکار نەهێنیت ئەوە نەخۆش دەکەویت. بەڵام لە ڕاستی داوا نییە. گرنگە خۆش بڕوانە بین. مەرج نییە ئەوەی لە میدیای فەرمی و نافەرمی و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەدەستمان دەگات ڕاست بن یاخود بێمەبەست بن. هەندێک جار ئەوەی لە میدیادا ناگوترێت زۆر گرنگترە لەوەی کە دەگوترێت.